الدیف سر جمیریا که هاتیا کرن جماره دیاره یعنی حتی نزدیکی 15 سادهش تایبتیش رونجوان عراق هرما کردستان پکتینن پیتویا پارادار کردن پروژه تندرستی و هنارتنا درمانان چندش ساده بت رجاوه چند بت برانبر دا چه ته هنارتن جالیه بغداد و بیانی تام باش دیاره او پروسی سرجمری گشتی لعراق دا انجام درا لروجی خوی دا و پیش انجام داین سرجمری کش عمل انجمن یزران تاوتی او بابا تمام کرد لقل يا رب رزقك كا بيواندي ديال هوليري بطيبات ديال جناب وزير تندرستي حكومه هرم كردستان الدكتور سامانه دكتور بيواندي ازبار كما تشكرم كرمك بله بیانی تام باش دیاره پروسی سرجمری ل رابردو دا که انجام درا لهرمی کردستان تبینی لکاتی خوی دا هبو و تبینی کانش بو حکومت عراق فدرال خراوة رو و دوینش راپورتی وزارت پلاندانان کلایم برز وزیری پلاندانان خرای رو و او خصنا رو زور تبینی کانی بشان دا ولا بیانی حکومت هرمی کردستان دوینه که بیان نامی حکومت هرمی کردستان راگەیان دراوە دەست نیشان کراوە خاڵە نێگەتیڤەکان سەبارەت بەو سەرژمێریە من دەمێ ئەوە بڵێم کە پێشتر پێشەوەی سەرژمێری ئەنجام بدرێ ڕێککەوتن هەبووە لەلایەن هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵ کە چەند تێبینیەکە بوو و چەند خاڵێکە بوو وەکو بنەما بەکاربێ یەکەمیان بەراوردکردنی ئەم سەرژمێریەی کە لە عێراقدا دەکرێت لەگەڵ سەرژمێری ساڵی 1950 بەراورد کرێ و ئەمە بڕیاری ئەنجومەنی وزیرانی عێراقی فیدرالی پێدەرچووە دووەم تێبینی دەبێت کە لەم بابەتەدا لەسەر ئاستی پارێزگاکان جارێ ڕاگەاندرایی بۆ نەکرابە بەڵکو ئەم سەرژمێریە چەند خاڵێک و بڕیارێکی ئەنجومەنی وزیرانی عێراقی فیدرال هەیە کە بە ژمارەی من دەتوانم ژمارەی بڕیارەکانی شت پێ بڵێم ئەو بڕیارەی کە لە ئەنجومەنی وزیرانی عێراق فیدرال دەرچوو بڕیاری ژمارە 24753 لە ساڵی 2024 و هەروەها بڕیاری 24759 لە ساڵی 2024 بڕیاری 24860 ئەم سێ بڕیارانەی ئەنجومەنی وزیرانە بەڵام بەداخەوە دیارە وەزارەتی پلاندانانی عێراق بەبێ هیچ بنەمایەک بەبێ هیچ بیانویەک ئەم بڕیارانەی ئەنجومەنی وزیرانی جێبەجێ نەکردووە دەرەنجامێکی نێگەتیڤ و کاری لەسەر ڕەوشی هەرێمی کوردستاندا هەیە نەک تەنها لە ڕووی تەندروستیەوە لە زۆر بواردا لە دانانی یاسای موازنە بۆ ساڵی 2026 و ئەمە سەرژمێریە ئەگەر بێت و بەو بنەمایە بێ ئەمە غەدرێکی زۆر و زوڵمێکی زۆر لە هەرێمی کوردستان دەکرێت بۆیە ئێمە گومانی بە سیاسیکردنی ئەم بابەتەش دەکەین هەرچەندە ئەم سەرژمێریە بەپێ ڕێککەوتنەکان بەپێ بڕیارەکان ئەنجومەنی وزیران وە بەپێ ئەو بڕیارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش وە بە نووسراوی بەڕێزدەناوی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان ئاڕاستی حکوومەتی عێراق فیدرالی کردووە لە چەند جارێکدا من دەمەوە بڵێم کە لە هەفتی 11 دکتۆر ئەگەر ئەس بژمارە یعنی بە حەسب بلدی فوان ئامارێ بەردەستێمە هەین وەزارەتە تەندروستیە بەرین و کەژی و ئێماژە پێکردیە تنێ چلویەکش سادێ پێتڤیا دەرمانên هەرێما کوردستان جالیە بەغدایە و تێنە هەنارتن گەر حتا یعنی پارەدارکردنا بوارên جودا جودایên تەندروستیە و باشە 59 سادیادی کیوەت چ دیفتونک وەکیە خەرج بتێتە دزین یان ژێ هەمە نایەتە خەرجکردن پێک جاری خۆی من پێش بێمە سەر بابەتی دەرمانەکە ئەگە ئیجازە بدەیت لەسەر سەرژمێریەکە چکە کاردانەوەی لەسەر زۆر بواردا دەبێت لە هەمووی دوو خاڵی گرنگێ لەو سەرژمێریە کۆی بکەینەوە بابەتێکیان پێیوەستە بە هەرێم بابەتێکیان پێیوەستە بە ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمان دابەشکران بۆ دوو شوێن هەندێکیان طبعاً ئەوانە هەمووی مادەی 140 لە دەستوری عێراقی فیدراڵدا ئەو ناوچانە ناوچەی کوردستانین لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانن دوو بەشن بەشێکیان پێی دەڵێن ناوچەی هاوبەش ئەو ناوچە هاوبەشانە ئەو شوێنانن کە لەسەر مادەی 140 بەڵام ئیدارەدانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ نمونە دیبەگە و ناحیەکانی کەندیناوەیە فایدەیە لە دهۆک ئەمانە وەکو نمونە زۆر قەزا و ناحیە هەیە هەندێکیان نەخێر لە ژێر حکومی یان ئیدارەدانی حکوومەتی عێراقی فیدراڵە وەکو بۆ نمونە خانەقینە بۆ نمونە مەخمورە بۆ نمونە شنگالە و شاری کەرکووکە ئەمانە بۆیە دوو بەشن لە هەردوو بەشدا لێرەدا ئەو بەشەی کە هاوبەشە و لە ژێر ئیدارێ و ئیدامەکردنی ڕۆژانەی لە ڕووی تەندروستی لە ڕووی هەموو بوارەکانی دیکەی خزمەتگوزاریدا حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارە بژێن دەکات ناکرێ ئەمە لە ماینەس بکرێیان کەم بکرێتەوە لەو سەرژمێریە و حساب نەکرێت لەسەر هەرێمی کوردستان ئەوە یەک
بابەتی دوم پێوەستە بە ئاوارە و پەناهندەکان کە ئەمانیش سێ زۆریانەیە هەندێکیان هەنە هاوڵاتی هاوردن بۆ ئەو شوێنانەی کە بە تایبەتی لە مادەی 140دا بەشێکیان دوای 2023 خۆیان هاتون و دانیشتون لە هەرێمی کوردستاندا بەشێکیان ئاوارەکانن دیسان ئەو ئاوارانە لە هەرێمی کوردستاندا کەم کراوەتەوە بەڵام لە پارێزگاکانی دیکەی عێراق بۆ نمونە بۆ نمونە لە پارێزگای کەرکووک ئاوارەکان کەم نەکراوەتەوە یعنی چۆن ئاوارە تەنها لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمە خاڵێکی نێگەتیڤە لەسەر هەرێمی کوردستان لە نەتیجەدا ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان تەسیری دەکات و کەم دەبێتەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی دوێنێکە ئەم ڕاگەیاندنی ئەم سەرژمێرەی ڕەت کردوتەوە و ڕێکاری پێویستیش دەگیرێتە بەر چەندین ڕێکار ئێمە دوێنێکە لە ئەنجومەنی وزران بڕیارماندا ڕێکاردی چ بن دەست بۆەوەی مافی هەرێمی کوردستان مافی هەوڵاتی هەرێمی ڕێکارەکان بەشێکیان ڕێکاری ڕەتکردنەوەیە و ئێمە داوا لە سەرۆکایەتی کۆمار کراوە کە تداخلی بەپێی دەستور تداخلی ئەم بابەتە بکە مافی هەرێمی کوردستان مافی هەوڵاتی هەرێمی کوردستان لێرەدا نەخورێ و هەروە فراکسیۆنەکانی کوردستانی لە پەرلەمانی عێراق دەبێ ڕۆلی خۆیان ببینن و هەروەها ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق فیدرالی لێ ئاگدار دەکرێتەوە بە نووسراو و جارێک تریش ڕەنگە هەندێک ڕێکاری دیکەی یاسایی شەبی ئەگەر بێت و ئەوانە دەرەنجامی نەبێت گرێدە ڕێکارین یاسایی دکتور یعنی گەلە جارە وڵاتیشی دەوێ گازن دەکەن خو ئەو وەزارەتە هەر ئەوە ئەوە حکوومەتە یا اتحادی پرایڤەت بێت یعنی هەر دیدی سەوەی گازندێ بنە نافماڵەوە نابخودا ئەو بخۆژی ڕێکەفتنی ئەو زوڵمە و هیچ هێزر توێرەکەی حکوومەت عالیە نێودەوڵەتی تایبەتیشی وێ جارێ سکاڵایەکە تۆمار بکرد وێ گازندەی ببتەش دەرڤەک و بەدڵنیاییەوە کۆمەڵگای بەدڵنیاییەوە ئەگەر ئەم ڕێکارانە چارەسەری ئەم کێشەیە نەکات ڕێکاری نێودەوڵەتی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و هەروەها نەتەوەی گرتوەکان و هەروە ڕێکاری بڵین دادگای ئیتحادی هەیە ئەمانە بجارێ زووە باسی لێ بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی بە فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ ئەمە ڕەت کراوە ئەمە بابەتی دەرمان یەکێکە بەشێکە لە مافی هاوڵاتی هەموو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان ئینجا ئەو هاوڵاتەیە کە خۆی هاوڵاتی ڕەسەنی هەرێمی کوردستانی یانیژ ئێستا ئێمە میێوەنداری ژمارەیەکێک جار زۆر ئاوارە و پەناهەندە دەکەین و خەڵکێکی زۆر هاوردەیە کە خەڵکێکی زۆر لە پێش 2023 شۆ ڕەنگە دانیشتوو بێن لە دوای 2023 دانیشتوی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی خزمەتگوزاریەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن دەبێت مافی هاوڵاتی لە بودجەی حاکیمە دەرمان لە بودجەی حاکیمەدا شوێنی بۆ دەکرێتەوە واتە لەسەر بودجەی وەزارەت نییە بودجەیەکەیە حاکیمەیە لە بەشی یەک بەیەک هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەم بودجەیە بردراوە و لە بودجەی سندوقی حاکیمە دانراوە بۆ ئەوەی بتوانێت ئەو خەرجیانەی سیادینە کە پێی دەڵێن بۆ هەموو عێراق بە هەرێمی کوردستانی شۆ بۆی دابینکات دەرمان یەک کە لەوانە بەڵام بەداخەوە ئێمە لە ساڵانی ڕابردووش لە 2010 یاسای چەندە و چەند تێتە هەناردن دکتور ئەو ڕێژەیە بەڕێزت گوتت ئەم ڕێژەیە تەبان ڕێژەیەکی کۆی تێکراییە سەتاتولێک بەڵام ئێمە ئەگەر بین خوردی بکەینەوە من دەمێ بابەت بۆ باسکەم لە بودجێ حاکمە پێویستە دەرمان و پێداویست پزیشکی و ئامێری پزیشکی و هەموو ئەو بابەتە بۆ هەرێمی کوردستان دابین کرێ بەڵام بەداخەوە تەنها دەرمان ئەویش بەشێک لە دەرمان یان بڵێن ڕێژەیەک لە دەرمان بۆ هەرێمی کوردستان دابین کراوە ئەو فراغە ئەو بۆشایی هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بودجەی تایبەتی خۆیەوە بۆ فەرمانکانی تەندروستی دابین کردەوە بە سوپاسەوە بەڕێز جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی لەگەڵ دەستپێکردنی کابینەی نوێم بودجەی دەرمان بودجەی شێرپەنجە بودجەی سەندەرەکانی دڵ هەمووی لە پارێزگاکان زیاد کرد و دایناوە مانگانە بۆیە ئەم بۆشایەمان پڕ کردوێتەوە تا ڕادەیەکی باش بەڵام ئەم کێشەیە لە حکوومەتی فیدراڵدا پێویستە لە بودجێ حاکمەن تەنها دەرمان نەبێ پێویستە پێداویستی پزیشکی بەس دکتۆر سەر پڕکردنەوەی بۆشاییە جارێ ئەم چ مەجبورین وەکی حکوومەتە هەرێمی کوردستانی وێ بۆشاییە پڕکردنەژی ئێماژە پێکرد یعنی سەرۆک وەزیران بۆ جا تایبەت یا هەرێما کوردستانی وەکی تێتە بەحەس کرد دیف ژمارە هەیڤانە 7 ملیار دینار تێنە خەرجکردن ji بوی ئەو بۆشایە بێتە تژیکردن و هیچ بارگرانیەک کەفتە سەر وڵاتیان 7 ملیار دینار زیاترە چەندە زیاتر لە 11 ملیار دینارە تەنها 7 ملیار دینار بۆ دەرمانی گشتیە بەڵام بۆ سنتەرەکانی دڵ بودجە هەیە بۆ شێرپەنجە بودجەی تایبەت هەیە بۆ چەندین کۆمەڵێک پێداویستی دیکە هەیە و هەندێک پرۆژە هەیە کە پێویستە سەر عێراق بێ هەرێمی کوردستان جێبەجێ دەکات من دەمەوێت بڵێم کە ئامێری پزیشکی پێویستی بە سیانەشە ینی سازدانەوە ئەوانە و هەندێک پرۆژە هەیە پرۆژەی نیشتیمانیە کە لە عێراقدا دەکرێت بۆ هەموو پارێزگاکان دەبێت ئەمە لە بودجەدا هەرێمی کوردستانیش لێ بێ بەش نەکرێت ئەمە کێشەیەک بۆ لە ڕابردوودا و ئێمەش جەخت لەوە دەکەینەوە لە داهاتوشدا لەگەڵ وەفدی مفاوز یان ئەو شاندانەی کە گفتوگۆ دەکەن بۆ دانانی بنەماکانی یاسای بودجەی 2026
دەبێت بە تەواوەتی ڕوون و ئاشکرا بێت کە بەشی هەرێمی کوردستان لە هەموو بابەتەکانی تەندروستی جێگای بکرێتەوە ناکرێت مافی هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا بەم شێوێ غەدری لێ بکرێت. من دەمەوێت شتێکت پێ بڵێم کە ئەمە تەنها بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان نییە، ئێمە ژمارەیەکی زۆر ئاوارە و پەناهەندە لە هەرێمی کوردستان شتەجێ ئەمانش لە کەمپەکان لە دانیشتنی دکتۆر ئەگەر کورتی بوو من بابەتی پەنابەرین ناڤەڕاست و باشوورکی کواوژی لە هەرێما کوردستان بتایبەتیژی گرێدای پێدانا هاریکاریên نەخۆشên şêrpenceyê بابەتê nexweşên şêrpenceyê û pêtiviyên derman û xwegirtina nexweşan yên başûr û naverast dîsa jî hikûmeta Bexdad tiştekî xereş naket yan jî hemî bargiranî li ser hikûmeta Herêma Kurdistanê et vî bat Kurtî هیچ نەخێر هیچ دەرمانێک بە تایبەتی تەخسیز تەرخان نەکرێ بۆ ئاوارە و هیچ بودجەیەکیش تەرخان نەکرێ بۆ ئاوارە لە کاتێکدا من نزیکەی 21 کەمپ تا ئێستا لە هەرێمی کوردستان ماوە و ئەوەی دانیشتووی دەرەوەی کەمپەکانن زۆر زیاتر ڕێژەکەیان چونکە نزیکەی لە سەتا هەفتای ئاوارەکان خۆیان دانیشتون لە ناو شارەکان لە ناو کەمپەکان نین سەتاسی لە کەمپەکانە زیاتر لە ملیۆنە و 200,000 ئاوارەی لە هەرێمی کوردستاندا ئاوارە و پەناهەندە کە نیشتەجێن ئەمانە خزمەتگوزاریان پێویستە ڕۆژانە سنتەری ئەگەر تەمەشای نەخۆشخانەکان مامکەی هەندێک نەخۆشخانە دەگاتە 135 مراجعەکان یان بڵێنەوەی سەردانیان دەکەن ئەوانن کە لە دەرەوەی هەرێمی کوردستاندا دێن ئاوارەنەوە پەناهەندەنە خەڵکێکی زۆر لە پارێزگاکانی عێراق ڕۆژانە دێت عیلاجەکە وەردەگرێ و دەگەڕێتەوە شارەکەی خۆی ئەمان هەمووی فشارێکی زۆرە حکوومەتی عێراق فیدرال پێویستە وەزارەتی هیدرۆ مهاجرینەوەی وەزارەتی پەنابەران و وەزارەتی تەندروستی عێراق فیدرال ئەمە بەردەوام لە گفتوگۆکانماندا تەنانەت لە سەردانی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق فیدرال خۆم سەردانم کرد ئەم بابەتەم بە فەرمی پێشکەش کردووە کە مافی ئاوارە و پەناهەندە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراو بێت چونکە لە نەتیجە خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاریەکی مرۆڤ دۆستیە نابێت ببەسترێتەوە بە لایەنی سراعاتی سیاسی یانیش اقتصادی بۆیە ئەمە لێرەوە دیسان داوا لە حکوومەتی عێراق فیدرال دەکەن بە تایبەتیش لە دانانی بودجەی نوێ بودجەی 2026 کە دەبێت ئێمە زیاتر فشار بکەین زەخت بکەین کە مافی هاوڵاتی پارێزراو بێ و ئەو سەرژمێرەی ڕاگەیاندراوە بەڕاستی ئەم سەرژمێرە غەزێکی گەورەیە چکە لە 14 گوتوبێژین زیاترە پیوەیەکی دەمێت بێت زیاتر سەروی بابەتی پراوەستین بەریاک و بڕیارێک دیساژی دژی هەرێما کوردستان ژالیە بەغدای و بێتەدان دکتۆر سامان بەرزجی وەزیری تەندروستی حکوومەت هەرێما کوردستانê ji hewlêrê gelma dabû gelek spas bû دکتۆر